من بە نوێنەرایەتی خانەوادەی فەرێقی چونکە کاک مەسعود برام گەورەی بنەماڵەمانە لەیلاگیان لێرە نییە لە سوێدە ئێمە هەموو ساڵە لێرە کۆ دەبینەوە بەس ئەمە ساڵ ئەوان لێرە نین بە نوێنەرایەتی ئەوان هاتووم سپاسی تەواوی ئەوانە کەمە و هونەرمەندانەی کە ئێمە بەبێ ئەوە پیان بڵێن هاتوون بۆ ئێرە ئێمە قەت لەبیری ناکەین هەروە ئێوەش سپاستانەکەین 12 ساڵ تێپەڕ بوو لە مەرگی ناوادەی مەرزیەی ئازیزمان و ئێستا بێ بە 11مین ساڵ یادی کۆچی ناوادەی مەرزیەگیان کە هیچ کات ئەزانم نامرێ هەموو کات لەلامانە وڵی پەیامی من بۆ هونەرمەندانەوەیە کە هیوامەوەیە کە هەمویان سەرکەوتوو بوون لە بواری ژیان و بەتایبەت ژیانی هونەری بەس گلەشم هەیە گلەکەمەوەیە هونەرمەندانێک کە ئێمە ئینتزارمانە کرد هەر ساڵ بە جۆرێک یادی مەرزیە بکەن لە قسا ئەیکەن بەس لە ئەمەڵا شتێکمان نەبینیوە غەیری جەماعەتێکی نەبێ کە من بۆیە دیسان هەر سپاسیانەکەم نەهاتن سپاسیانەکەم هاتنیش زۆر سپاس.